سوودانی گەڕایەوە نێو هاوپەیمانی چوارچێوەی هەماهەنگی بەڵام هێشتا شەڕە گەورەکە ماوە. لاهور شێخ زەنگیە و مەرجەی بۆ ئازادکردنی باز دەکرێت ڕەت دەکاتەوە. ئەحمەد شەڕع ناوێت چیتر ئەمریکا ڕاستەوخۆ لەگەڵ هەسەدا هەماهەنگی بکات و لەمەولا لە ڕێی دیمەشقەوە دەبێت. بڕیارە ئەم شەو بە بەشداری سوودانی لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی یەکەم کۆبوونەوەی فەرمی لە دوای هەڵبژاردن ئەنجام بدەن. بەشداری سوودانی لە کاتێکدایە پێش هەڵبژاردن لە چەند کۆبوونەوەیەک ناوبرا و بەشداری کۆبوونەوەکانی نەدەکرد. هەوڵی سەرەکی سوودانی ئێستا بۆ ئەوەیە لایەنەکان ڕازی بن بۆ جاری دووەم ببێتەوە سەرۆک وەزیران، بەڵام پێناچێ ئەو ئارەزوەی بێتە دی. لایەنەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی باسی کاندیدی دیکە دەکەن، دەڵێن دەبێت کەسێک بێت هەمووان لەسەری کۆک بن. بڕیاریشە سبەی بۆ کۆکردنەوەی پشتیوانی سوودانی لەگەڵ لایەنە براوەکانی هەرێم کۆ ببێتەوە. دوای بڵاوبوونەوەی دەنگۆی ئازادکردنی لاهور شێخ زەنگی بە مەرجی بەجێهێشتنی هەرێمی کوردستان، پارێزەرەکەی دەڵێت ئەو مەرجە لەلایەن لاهور شێخ زەنگیەوە قبوڵ ناکرێت. بورهان ڕەشید پارێزەری لاهور شێخ زەنگی سەرۆکی بەرەیگەل بە پێگەی پەنجەرەی ڕاگەیاندووە من ئاگادار نیم هیچ مەرجێکی وایەم بۆ لاهور شێخ زەنگی دانابێت، بەڵام دڵنیا مەرجی لەو جۆرە قبوڵ ناکات. پارێزەرەکەی لاهور شێخ زەنگی وتیشی هەفتەی داهاتوو دەیبینم و لێی دەپرسم، تا ئێستا دووجار سرم لێداوە و بینیومە هیچ شتێکی وای باز نەکردووە. ئەحمەد شەڕع سەرۆکی کاتی سووریا لە ڕێی تورکیاوە دەوێت فشار بخاتە سەر ئەمریکا چیتر ڕاستەوخۆ لەگەڵ هەسەدە مامەڵە نەکات. وتوویەتی بەو پێی سووریا چووەتە ناو هاوپەیمانی دژی داعش، لە مەولا هەموو پەیوەندیەکانی ئەمریکا بە فلتەری دیمەشق تێدەپەڕێت. هاکان فیدان لە چاوپێکەوتنی لەگەڵ هەریەک لە مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا و ستیڤ وۆتکۆڤ نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تۆم باراک نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ سووریا ئەم پرسەی باس کردووە، بەڵام بەپێی زانیاریە میدیایەکان واشنتۆن بەو پێشنیارە ڕازی نییە. دەیەوێت لە پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ هەسەدا بەردەوام بێت، ناوێت تێکەڵی دۆسیەکانی دیکەی بکات.